کاک عەلی ئەو ناسم ڕۆژاڵم سێرچم بۆ کردویت بە دوات ئاگەڕاوم کاک عەلی ئەحمەد نووسەری کتێبە کوردیەکەیە میوان ماک بەخێر بێیت بەیانیت باش بەیان باش سەرەتا بەنای خۆی بەخشندەوە میێرەوان بەڕاستی بەڕێزیوە ئەم کتێبە مێژوویە دەتوانم چۆن مێژوویە چونکە لە نێو کوردان نەکراوە پێشتر بەڕاستی دەبێ نووسەرەکانمان لەسەر بابەتی هەنووکەیی بنووسن ئێستای هاوسەردەمی و دڵم زۆر پێخۆشەکە ئەم کتێبەش بڵاو بۆتەوە چونکە باسی بابەتێکی هاوسەردەمی دەکا کێشەیەکی هاوسەردەمی باشە ئەم بەپێی ئەنجامی ئەم کتێبەی بەڕێستان یاریە ئەلکترۆنیەکان چ کاریگەرییان هەیە لەسەر تاک و لەسەر کۆمەڵگە بەڕاستی بەپێی تاک دەگۆڕێت بەڕێسیوە هەندێک تاک سودمەندە من لێ تەنانەت پیشەشی لێدادەنێن واتە لە بواری ئابووری سەرکەوتو دەبن و بەداخەوە هەندێک تاچیش لی زەرمەند دەبن ئەوە بەپێی کەسەکە دەگۆڕێ بەڕاستی شتێکەیە پێی دەڵێن سەبجەکتیڤیتی ینی خودیە بەڵام بەعام لە ئێستادا دەتوانم بڵێم خراپە بەعام بەڵام ئەگەر ئەتوو کەسەکی دەتوێت زمانی ئینگلیزی فێری بۆ نمونە یاخود کاتێک تێ دەتەوێت نەچی شتێک خراپ بکەیت لە دەرەوە تۆ یاریێکی ئەلکترۆنی سادە دەکەی بەڕای منەوە کێشەی نابێت کاک عەلی کتێبێک لە تەنیشتی کتێبەکەی تۆ دانراوە باسی دەرۆزەکردنەکات بە شێوازی کلاسیک و ئەلکترۆنی و ئەوانە تۆش کتێبەکە و باسی یاری ئەلکترۆنیە هەز ناکەی ئەمە ڕکابەرێکی توندە لەگەڵ تۆیە بەڕاستی زۆر توندە بەڵام هێشتا کتێبەکە دیکەم نەخوێندێتەوە نازانم باسی چی دەکات بەڕاستی ئەلکترۆنیات بەعام بە تایبەتی ئینتەرنێت زۆر گرنگە لە ئێستادا دیڕاسی لەسەر بکرێت بەڕێسیەوە بۆچی ئەم کتێبەت نووسیوە ینی چ ڕێبازێکت بۆ نووسینی ئەم کتێبە بەکارێنەوە زیاتر شیکاریە بەڕێسیوە هۆکاری نووسنی ئەم کتێبەم لەوە بوو بینم کردەوە شتێک بنووسم کەوا یەکەم نەکرابێت دووەم پێویست بێت و بۆم دەرکەوت کەوا ئەمە زۆر گرنگە بەڕاستی خەڵکانی شارەزا کێ ئەم کتێبیان بینیوە بەر لەوەی کە چاپ بکرێ بڵاو بەڕاستی دەستخۆشی لە ڕوانگە دەکەم سافر ڕوانگە ئەوان بینیان و زۆر جار بە منیان گوتەوە چێکەوە دووبارە سەیری بکەوە پێداچنەوەی بکە و زۆر باش لەگەڵم بوون و سپاس بەخوا سەرچاوەکانیش هەمووی عالمیە دەتوانم بڵێم بەداخەوە عالمی زیاد ئینگلیزیە مەبەستم خۆزگە کوردی باە بەڵام نیتمان خۆ دەزانی هەمووی ئینگلیزیە بۆ ئەم کتێبە چەند سەرچاوت بەکارێنەوە بەڕاستی ڕەنگە 15 بێت یان 20 ئەم کتێبە هیچ بەداخەوە هیچ ڕاپرسیەکت بۆ کردووە لە ناو خەڵکا بزانی کاری مەیدانی لە ڕاستیدا ویستم بیکەم بەڕاستی بەڵام سینم کرد لەبەر کەمی کات و ستاتستیکسمان هەیە لە ئۆنلاین وتم بە هەر هیچ نەبێ مادام کات کەمە بە ئۆنلاینەکە بەکاربێنی اینجا چەند کەس بەشداریان لە ئەو ڕاپرسی ئۆنلاینەیە زیاتر لە وێبسایتەکان هەیە بەڕێسیوە دیارە بۆ منە تۆ فۆرمێکی ڕاپرسیت بە ئۆنلایندا نەناوە و خەڵک دەنگی لەسەر بدە ئەو فۆرمانە هەیە خۆت بڵاوت کردوتەوە نانە خۆم نا هەر بوونیان هەیە لە ئینتەرنێت تۆ ئێستا بۆن هەر فۆرمێکت بتوێت لە ئینتەرنێت دروست کرا زۆر ئەم ینی کاریگەریەکانی لەسەر تاک و کۆمەڵگە تاک و کۆمەڵگەی کوردیت وەرگرتووە بە نمونە بەڕاستی دەتوانم بڵێن بەگشتیم وەرگرتووە چکە دەبێ بە مرۆڤانە بیر بکەوە لەو بابەتانە تۆ ناتوانێت تەنها کار لەسەر بازنەیەک بکەیت بازنێک زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی ئەحمەد نووسەری یاری ئەلکترۆنی و ڕەهەندەکانی و کاریگەریەکانی لەسەر تاک و کۆمەڵگە کە ئەمڕۆ کتێبەکەت لە پێش بڕکێدا سپاس دەکەم کە بەشداری کردووە.